لە هەولێر لە ئەم ساڵ لە ساڵی 2017 لەم 6 مانگە 12 داوای هەواڵدەریمان هەیە و 47 داوای سزاییشمان هەیە. کۆی گشتی تەبعاً داوا هەواڵداریەکان بەوەی کە ساڵی ڕابردووش ماوەتەوە لەگەڵ ئەم 12 101 داوای هەواڵداریە لە هەولێر لەگەڵ 94 داوای سزایی کە 47 یانی ئەم ساڵەوە ئەم 6 مانگەیە و 47 شانی ساڵی ڕابردووە بڵێن ماوەتەوە. سلێمانی 12 داوای هەواڵدەری ساڵی 2017 مان هەبووە 90 ساڵانی پێشتووە کۆی گشتی دەکاتە 31 داوای هەواڵدەری. داوای سزایی چلی ئەم ساڵمان هەیە لەم 6 مانگە 45 پاریشمانەیە دەکاتە 85. دهۆک وەکو داوای هەواڵدەری 16 ئەو ساڵمان هەیە 35 ساڵی ڕابردووشمان هەیە کۆ یەکاتە 51. بەنسبەت داوای سزاییش 9 داوای ئەم ساڵ و حوتی پارە دەکاتە 16. کەواتە کۆی داوا هەواڵدەری و سزاییەکان بەوەی کە تازە بۆشم باسکرد لەگەڵ ئەوە کۆی ئەو کەیسانەی کە دەستی دەستپاشی ئێستا لێکۆنەوەی تێدا دەکات لە هەردوو قۆناغی هەواڵدەری و سزایی 378 کەیسی گەندەڵیە. بەنسبەت ئیحالەکردن واتە ڕاوانەکردن بۆ دادگاکان ئێمە ئەم ساڵ بەو شێوەیە ئەو کەیسانێک کە ڕاوانەکە لە دادگا لەم 6 مانگە لە هەولێر 15 کەیس ڕاوانەکراوە بۆ دادگای تایبەتمەند کە لە اختصاسی دەستی دەستپاچیە. پێنج ئیحالەی ترمان هەبووە بۆ دادگای تر واتە کەسێک دێتە لە ئێمە دواوی حاکمی تەحقیق لێ دەکات دەڵێ ئەمە لە اختصاسی دەستی دەستپاچی نییە بەڵام دادگایەکی ترە ئەوەشە دەکرێتە ئیحالەواتە یەکلایکردنەوەی کەیسەکەدا بە دادگاکان. و لە ژێر دادگاییکردن لە هەولێر ئێستا 9 کەیسی گەندەڵیمان لە دژ ئەوەدایە. لە سلێمانی ئەم ساڵ 3 ئیحالە بۆ دادگای تایبەتمەند هەبووە و 10 بۆ دادگای تر هەبووە و ئەوەی کە لە ژێر دادگاشە ئێستا 15ە. لە دهۆک یەک ئیحالەمان هەبووە ئیحالەکردمان بۆ دادگایکردن نییە ئەوەی کە لە ژێر دادگایە 24 ڕەنگە بن ئەو 24 هەندێکی ساڵی پارەواتە کەیسەکان ئێستا لە ژێر دادگای یەکلای نەبرێتەوە کەواتە کۆی ئەو کەیسانی کە دەستی دەستپاشی ئێستا لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی دهۆک لە لای دادگاکانە 48 کەیسە و ئەوەشی کە لێ حەسم کراوە 25 کەیسە تقریبان دەتوانم بڵێم ئەگەر ئەو کەیسانە لێک بدەینەوە لەگەڵ ئەو ژمارەی تر کە بۆم باسکردن 387 ئەوانەش خۆی لە 107 کەیس دەبینێتەوە واتە بە حدودی 400 دەتوانم بڵێم 50 تا 60 کەیسێک لەو ساڵ و نیوێ ڕابردووە دەستەی دەستپاچی ئیشی لەسەر کردووە